جان میوانک من هی دل سر 2% به تایبەتی ڕاوەستم دگەلوان گفتوگویان بکەم ئەو کۆمبوونە لە کۆنسڵخانەیە ئەمریکا هاتی ئەنجامدان دەرئەنجامی نوێ چبوون ئەمریکا بچڕەنگێکی پشتەوانیە پێکڤەژیانە ئول و پێکهاتیان لە هەرێما کوردستانی کردیا هەڵویستین هەرێما کوردستانی کوونە گۆڕن لەسەر پاراستنا پێکڤەژیانە ئول و نەتەوان لە کوردستانی چاوا دبینن هێژای ئان و جەوهەر وەزیرە و گوهاستن و گەهاندنە حکوومەت هەرێما کوردستانی هەفدەم سەرۆکی هەفپەیمانیە مەسیحیان میوانێ منیانجی سکرتێری هەفپەیمانیە مەسیحیان هێژانەت گەلێک خێراتی کوردستان 24 زۆر سپاس سەرچاوێت من کوبوونەوە لەگەڵ جێگرێ وەزیرێ دەرڤەیە ئەمریکا لە کۆنسڵخانەیە ئەمریکا لە هەولێرێ لەسەر چ بوو هەوە گفتوگو لەسەر چ کرد بەڵێ زۆر سپاس دەکەم ئیمان خان بەڕاستی دوێنێ لە دوای ئەو ڕوورەسمە گەورەیە بە ئامادەبوونی ڕێزدار جەنابی سەرۆک بارزانی و هەروەها سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و هەروەها جێگیری سەرۆکی حکوومەت و بەڕێزان کە هاتبوون لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕێزدار مایکل ڕێگاس کە جێگری وەزیری دەرەوەی ئەمریکایە دوێنێ دوای کۆتای هاتنی ڕێوڕسمەکە ئێمە موعدێکمان هەبوو بەڕێز خود ڕێزدار نیافەی مەتران مار بەشار مەتی وەردە و نیافەی مەتران مار نیقۆدێمۆس داود مەتی شەرەف کە لە کەنیسەی کلدانی کاتۆلیکی و لە کەنیسەی سریانی ئۆرتۆدۆکسی ئامادەبوون و هەروەها ڕێزدار جەنابی میر حازم عەلیبەک میری سەرۆکی جڤاتی ڕۆحانی یەزیدیەکان کە ئامادەبوو و بەندەش وەک سکرتێری گشتی هاوپەیمانی مەسیحی کە گەورەترین هاوپەیمانی سیاسیە لەسەر ئاستی کریستیانەکان لە کلدان و ئاشووری و سریان و ئەرمان ئامادە بوون لە کۆبنەوەیەکی تایبەت لەگەڵ بەڕێز مایکل ڕێگاس و هەروەها بەڕێزان لە سەفارەت و لە قونسولیەی ئەمریکی و لەگەڵ ستافی بەڕێزیان دەربارەی پابندبوونی حکوومەتی سەرۆک ترامپ دۆناڵد ترامپ بە بەرگریکردن لە مافەکانی ئاینی لە سەرتاسەری جیهان و بە تایبەت لە عێراق و هەروەها لە کوردستان و لەو کۆبنەوەیەدا بەڕێز مایکل ڕێگاس جارێکی دیکە دووپات کردەوە کە حکوومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشگیری دەکاتن لە گشت ئەم هەنگاوانە کە لە پێناو پاراستنی پێکەوە ژیانن لە پێناو پاراستنی مافی ئاینەکانن مافی پێکهاتەکانن مافی کەمەنەتەوایەتیەکانن و بە تایبەت پشگیریەکی دیاری حکوومەتی ئەمریکا پیشاندا بۆ ئەوەی کە گشت ئاینەکان پێکەوە بە ڕێزەوە لەگەر یەکتر بژین و بپارێزرێن باش ئێژەیانۆ بزانم دچاوێ ئەمریکادا یان لە چاوی ئەمریکا پێکەوە ژیانی و نەتەوەکان لە کوردستان چۆنە بەدڵنیاییەوە یعنی ئەو واقعی کە لە کوردستاندا هەیە لە چاوی وڵاتە متحدەکانی ئەمریکا و هەروەها لە چاوی وڵاتانی ڕۆژئاوا هەروەها لە اتحادی ئەوڕۆپیش کوردستان شوێنێکی دەگمەنی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەیی و هەمیشە ئەوان ئەم پێکەوە ژیانەی لە کوردستان بە بەرز دەنرخێنن و بە شێوەیەکی دەگمەن لە قەڵەم دەدرێت بۆیە ئێمە هەمیشە دەبینین کە لە مووقفە مێژووەکانی ئەمریکا لەگەڵ کوردستان چێ لە ساڵی 1991 لە کاتی ڕاپەڕینی مەزنی خەڵکی کوردستان و دامەزراندنی ئەم نۆفلای زۆنە و سەیف زۆن لە بۆ خەڵکی کوردستان و دواتر لە 2003 لە بەشداریکردن لەو گۆڕانکاریە گەورەیە و گۆڕینی ڕژێمی دیکتاتۆری لە عێراق و هەروەها دواتر بە سەرۆکاتیکردنی ئەو هەوپەیمانەتیە دژی بۆ پشتگیریکردنی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی عێراقی دژی دەوڵەتی داعش و تیرۆریستان و دواترش تاکو ئەمڕۆ لەو ئیلتیزامەی کە پیشانیاندا لەوەی کە دەبێت عێراق بە شێوەیەکی باش سربەخۆیی هەبێت و بە سیادای هەبێت و دەبێت ئەو ملیشیانە کە ملیشیاون هەڕەشە دەکەن لە هەرێمی کوردستان و لە عێراق دەبی بە شێوەیەک لە شێوەکان نەمینێن و تەنها هێزە دستوریەکان و یاساییەکان ببینێن کە جێشی عێراقیە و پێشمەرگەیە و ئەو هێزانن کە لە دەستور ئاماژیان پێدراوە هێژیان و تا ئەمڕۆژ لەگەڵ بێ میلیشەکان کە جەنابەت باسی لێوە دەکەی مەترسین لەسەر ژیانی هەموو تاکێک لە عێراق زۆربەی زۆری ئاوارەکانی کریستیان لە خوارونەوە ڕاستی عێراق تا ئەمڕۆژ لەگەڵ بێ هەر لە کوردستانن باشە ئەمانە ناتوانن بگەڕێنەوە پاپای ڤاتیکان هات کە ئەو کاتە
مستەفا کازمی سەرۆک وەزیران بوو داوایان لێ کرد کە زەمینە ساز بکەن خزمەتگوزاری ببەنە ئەو ناوچانە ئاوازانی بکەن تا ئەو خەڵکانە بتوانێت بگەڕێتە شوێنەکانی خۆن بەڵام تا ئەو ڕۆژ لەگەڵ بە هیچیان نەکردووە کە حکوومەت لە دوو حکوومەت بۆ ئەم مەبەستە بۆ ئەم ئارمانجە هیچ ناکەن و ئەم میلیشانەی کە باس لێوە کرد هەر مەترسین بەداخەوە تاکو ئێستا لە دەشتی نینەوە لە ڕێژەیەکی زۆری دەشتی نینەوە داگر کراوە لەلایەن میلیشیەکان لەلایەن ئەو فەسائیلانە کە موجودن لە چەندین شوێن لە دەشتی نینەوە و ئێمە داوامان کرد زۆر بەڕاشکاوایی کە دەبیت ئەو میلیشیانە نەمینێن لە دەشتی نینەوە و دەبی مەلەفی ئەمنی بدرێتە دەستی ڕۆڵەکانی دەشتی نینەوە لە کریستیانەکان و لە ئەیزیدیەکان و دەبیت پێکەوە بپارێزرێ لەلایەن هێزە دەستەوریەکان چ لە جێشی عێراقی بێت یاخود هێزەکانی پێشمەرگە بێت ئەوان لە دەرەوەی شارەکان لە ناو شارەکان مەسیحیەکان بخۆیانەتان خۆیان بپارێزن ئەیزیدیەکان بخۆیانەتان خۆیان بپارێزن بۆ لە وەکو پۆلیسی لۆکاڵی یاخود پۆلیسی مەحەلی بۆیە ئێمە چەندین داواکاریمان هەبوو یەک بابەتی نەمانی میلیشیا داواکاری دیکەمان هەبوو ئەوەی کە قانونی یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و تەنها مەسیحیەکان دەنگ بە مەسیحیەکان بدەن هەروەها چەسپاندنی بوونی بەشداریکردنێکی ڕاستەقینەی کریستیانەکان و ئەیزیدیەکان و کاکەیەکان و گشت ئەو پێکهاتەکان لە حکوومەت و لە دەمەزراوە شەرعیەکان و هەروەها چەندین بابەتی دیکە وەکو گۆڕانکاری لە چەندین قانون وەکو قانونی نەمانی ئەوە قەدەغەکردنی کحول قانونی ئەحوالی شەخصی چەندین قانونی دیکە کە ئەوەی گرنگە لە بۆ مانەوە و لە بۆ ژیانی کریستیانەکان بوو لەگەڵ سەروبەندی خەریکن پێکهێنانی کابینەی تازای عێراق ئەوان بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە گوتیان کە حکوومەتی بەڕێز ترامپ و حکوومەتی ئەمریکا لەگەڵ پاراستن و بەهێزکردنی کریستیانەکان و ئەیزیدیەکان و گشت پێکهاتەکانە لە عێراق و هەروەها کار دەکاتن بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە بۆ ئەوەی مافی ئاینی لە سەرتاسەری جیهان بپارێزرێت و گشت پێکهاتەکانی ئاینی بتوانن پراکتیزی ئاینی خۆیان و مافی خۆیان بکەن بەبێ هیچ ترس و دڵڕاوکەی باشە کاکانەوە ئاگات لێیە لە کۆیە چی کراوە دۆی ئەو کوبوونەوەی کە ئێوە ئەنجامتاندا لەگەڵ جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکا لە هەولێر چەند کەسێک تێکدەرێک هێرشیان کردە سەر گوڕی کریستیانەکان تێکیاندا اینجا ئەمە کو دەبینن کو وەسفی دەکەن ئامانجیان چییە کێ لە پشت ئەمەیە والله ئەوەی لە کۆرمۆر ڕوویدا و ئەوەی لە لاجان ڕوویدا و ئەوەی لە کۆی ڕوویدا هەموو پێکەوە وابزانم هەمان فکرە بۆ گەنەیە و هەمان دەستە و ئەو دەستە سەرناکەوی خەڵکی کوردستان سەردەکەون پێکەوە ژیان سەردەکەوی ئەوان بە زیندوو ناوێرن چون یەخەی مردویان گرتووە بەڕاستی ئیشێکی ئەحمەقە کارێکی قیزەوەنە کارێکی بەڕاستی پیسە ئەوەی کەکرا ئەوانەی کە یعنی ئەو هایان کردیە لەو گۆڕانە گۆڕ ناتانی دەنگی لێوە دەربچی و دیفاع لە خۆی بکاتن ئەوانە زۆر زەعیفن زۆر پیسن زۆر ئەحمەقن کەم ئیشیان کردیە چوونە لە زەعیفترین شت کە گۆڕە گۆڕ شوێنێکە مردووە وازی لێبینە کەسێکی بەڕێزە باپیرێکە مامێکە خەڵکانێک کە دەچن سەردانی دەکەن گوڵی بۆ دەبن بیرەوەریەکانیان لەگەڵیان دەگەڕێنەوە ئەوان چووینە دەستیاندایە گۆڕەکان کە دەستیاندا گۆڕەکان پیشانیاندا بە هەموو دنیا ئەوانە چەند زەعیفن زۆر زەعیفن کە بچن دەست بدەنە گۆڕەکان و چەند ئەحمەقن لەبەر ئەوە گۆڕ ناتانی وڵامی خۆی بداتەوە ئللا ئەحمەقێک دەچی تەعەدا لە گۆڕەکان دەکاتن بۆیە من ئێمە زۆر سوپاسی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت و نووسینگەی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت دەکەین لەوەی کە هەرزوو هەرچەندە زووە بە وەڵام هاتنەوە و ئەم کارە قیزەوەنە یعنی سەرکونایان کرد و ئیدانەیان کرد و لە هەمان کاتدا بەڕێزیان ئەمریان فەرموو کە ئەم شوێنە لەسەر ئەستۆی حکوومەت نۆژەم بکرێتەوە و لە هەمان کاتدا داوای کرد لە دەستگایەکانی ئەمنی کە ئەم کەسانە دەستگیر بکرێن و بدرێنە دادگا و بە سزای خۆیان بگەن بەڵام لەو هەموو کارە جەبانە پیسە یەک شت بۆ ئێمە تەئکید دەبی جەخت لەسەر دەکرێتەوە ئەم خەڵکانە دەدۆڕێن لەبەرەوە زەعیفن زۆر زۆر زەعیفن بە زیندووەکان ناوێرن چون یەخەی مردووەکانیان گرت بگرە مردووەکانمان لەوان بەهێزترن
ئەمانە دەگەنە ئامانجی خۆیان کە نەهێڵان و تێکدانی پێکەوە ژیانە لە کوردستان ناوەڵە کوردستان دەگاتە ئامانجی خۆی و ئەوانش ئەو حقدان دەبەنە ناو گۆڕەکانیان بۆ وا دەکەن ئەمانە گوتت دەستێکی هێرشی کۆرمۆڵ ئاڵوزیەکانی لاجان هێرشی سەرگۆڕەکانی کردستیان لە کوێ پێکەوە بەستراون دەستی دەرەچی و جاشەکانی دەستی دەرەچی کوردستان ناتوانێ ڕێ لە دەستی ناوخۆ بگرێت تا بچینە دەستی دەرەکی بە دڵنیاییەوە لە هەموو نەتەوەیەک ژمارەیەکی کەم هەیە کە دەبنە جاشی دژمنان بەڵام ئەوانەی کە دەبنە جاشی دژمنان لە دەرئەنجامی کۆتاییدا ڕسوا دەبن و میژوشیان ڕسوا دەبیت اینجا ئەو پێکەوە ژیانە کە لەم ئاستەدا لە کوردستان کە جەنابی سەرۆک بارزانی سەرۆک وەزیران مەسرۆر بارزانی هەمیشە جەختی لێ دەکاتەوە کە ئەم پێکەوە ژیانە سمبۆڵێکە لە ناوچەیەکی تاریکدا کە ئەو پێکەوە ژیانەی لە کوردستان هەیە بەڕاستی لە ناوچەکە بەتاوەتی نییە ئێمە شانازی پێوە دەکەین ئەم نەیارانش ناوە هەوڵی دەدەن تێکی بدەن ئایا ئەمە تەئسیر لە هەست و سوز و وجودی کریستیانەکان دەکە لە کوردستان وایان لێ دەکا بیر لە کۆچ بکەن نەخێر ئێمە ئەم پێکەوە ژیانە بەخین هاتیتە دی یعنی لە باب و باپیران بۆ ئێمە مایتەوە هەر وەکو ڕێزدار جەنابی سەرۆک باسی کرد پێشتر لەسەر گوندی بێدیال گوندێکی ئاشووریە لە دەڤەری بارزان لەوێ چەندین هاوڵاتی ئاشووری لە کاتی ئەنفال داوایان لێکرا گوتیان کە ئەنفال دەکران خەڵکی بێدیالش ئاشووریەکانی بێدیال جەمەدانی سۆر لەبەر دەکەن و وەکو هەموو بارزانیەک کە ئەوان دەیانبردن لە بۆ ئەنفالکردن لە بۆ ئەوەی کە زیندە بە چاڵیان بکەن بیان کوژن تەماشای هەویە ناسنامەیان کرد نووسرایە یۆخەننا نووسرایە خۆشابان نووسرایەوە ئەوەی پێش گوتی ئەوە بەناوی مسلمان ناچی لێ پرسی گوتی تو گوتی من مەسیحیمە گوتی باش ئەگەر مەسیحین ئەو جەمەدانە دانێ و وەرە خوارێ من جەمەدانی خۆم دانانێم جەمەدانی سۆری خۆم دانانێم گوتی ئاخر ئەگەر جەمەدانی خۆت دانانێ و نایە خوارێ لەگەڵەوان دەتبین ئێمە گوتی لەگەڵەوان ژیاوم با لەگەڵەوانش بمرم بۆیە چۆن ئێمە لەگەڵ کریستیانەکان اینجا کلدان بن ئەوەی ئێستا کە لە هەرمۆتە و کۆیە ئەوە قبرستانی کلدانیە پێکەوە ئێمە شەهید بووینە لە سووریا ئێمە پێکەوە شەهید بووینە لە ئەنفال لە کوندی کۆسا کە گوندێکی ئاشووریە ئەویش پێکەوە شەهید بووینە لەسەر جادەکانی هەولێر شەهیدی گەورە فرانسۆ حەریری شەهید بووە لە بادینان هڕوز مەلک چەکۆ شەهید بووە سۆران لە عنکاوە عەبدولمەسیح ئەویش شەهید بووە ئەنجا ئێمە پێکەوە خینماندایە چۆن پێکەوە خینماندایە ئەوها پێکەوە دەژین و ئەوهاش ئەم دوژمنانە حقدی خۆیان ئەم ڕقوکینیان ئەوها دەبەنە ناوگۆڕی خۆیان هیچیان پێ ناکەن دۆماهیک پەیامە هەوا بە تایبەتی لەسەر ئەو دامپێدانە کە بەڵاوە بوو دەرچوو دیار بوو کێنە ئەوانەی دەستی لە ئاڵۆزیەکانی گوندی لاجاندا هەبووە کە لانێکی ناوخۆی کوردستانە لەگەڵ دەستێکی دەرەکە اینجا سەیرەکە ئەمەیە کە ئەوانە ڕێکەوتنیان کردبوو بۆی کوردستان دوور پێش بکەن تا ڕۆهشکی پێکەوە بستێنن باشە اینجا تو ئەوانە دیت وەڵا من هەر لە یعنی لە قوتابیانەوە من زۆر برادەری هەرکیم هەیە یعنی چیا هەرکیە چیا ئاغا هەرکیە لە عنکاوە دکتۆر ناسر هەرکیە دەمان ناسی دکتۆر ئامانج هەرکیە پێکەوە بووی لە پەیمانگا ئەمن باش هەرکیەکان دەناسم ئەوانە نوێنەرایەتی هەرکیەکان ناکەن هەرکی ئینسانی بەڕێزن و ئەدی بوو ویستیان ئەم کێشەیە کێشەی چەند کەسێکە خواستی حەزبێکە ویستیان بە ناوی عشیرەتێکەوە بکەن زۆر پرۆپاگەندەیان کرد زۆر شتیان بەڵاوە کرد ئەوان زۆر بچووکترن ئەو خەڵکانەی کە دانوێ ئەو وەزعەتێکدا زۆر بچووکترن لە عشیرەتی هەرکی زۆر بچووکترن لە عشیرەتەکانی دیکەی کوردستان زۆر بچووکترن لە کوردستان ئێمە لە کوردستان کۆمان دەکاتەوە ئێمە کوردستانین پێش ئەوەی ئێمە ببینە هیچ شتێکی دیکە ئەنجا پێش ئەوەی ئینتیمامان هەبی لە بۆ بابەتی عەشائیری لە بۆ بابەتی حزبی لە بۆ بابەتی پێکهاتەکان ئێمە نیشتیمان سەروی هەموو شتە کوردستان سەروی هەموو شتە و ئەو کەسانە باوەڕ بکە دەدۆڕێن
و جارێکی دیکەش دەرێم ئەو حقدەکانیان دەبنە ناو گۆڕەکانیان. دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس هێژیان و جەوهەر. زۆر سپاس. سکرتێرێ گشتی هەفپەیمانیان مەسیحی زۆر بخێر بێ سەر چاوان هەر هەبن. زۆر سپاس دەکەم ئیمان خان.